ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئەمڕۆ لا پرۆگرامێکی نوێ لەگەڵتانم هیوادارمە پرۆگرامێکی ئەمڕۆ پێشکەشتانەکەی پرۆگرامێک بێت کە پڕ بێت لە سوود و هەروە زانیاری گرنگ بۆ ئەوەی عزیز و خۆشەویست و هیوادارم هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست بن. عزیزانی ئێمە بۆ میوارەیە دکتۆر ساڵح ئەحمەد لەگەڵماندایە کە پسپۆری ڤایرۆس ناسی و بەرگری زانیە کاپێکەوە کۆمەڵە گفتوگۆکەین دەربارەی دوا زانیارەکان لەسەر کۆرۆنا یاخود لە ئێستاە ئەو نیشانانەی کا لە کەسەکانە دەرئەکەوێت یعنی خەڵک چۆن مامەڵەی لەگەڵا بکات لەم وەرزەدا هیچ پەتایەکی هەیە کە بڵین ئێمە ڤایرۆسی کۆرۆنانیە یاخود ئەمە تووشی پەتایەکی کە بووین چۆن جیای بکەینەوە و بێگومان کۆمەڵێک پرسیاری گرنگ لەگەڵ میوانەکەم گفتوگۆی لە بارۆکەین و وەڵامتان ئەدرێتەوە. دکتۆر ساڵحیان بەخێر بیت زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ جەنابتان. سپاس دەکەم. دکتۆر ساڵح خەڵک تا ئێستاش ینی تۆزە بە گومانە ینی دوودڵ و ڕاڕایە لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە ڕاستە بە بەردەوامی لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە ڕەنمایی بڵاو ئەکرێتەوە یاخود بازە نیشانەکانی ئەکرێت بەڵام زۆرجار نیشانەکانی تێکەڵەکرێت لەگەڵ کۆمەڵێک پەتا و ڤایرۆسی کەیە بەتایبەت لەم وەرزەیە کە ئێمە لە وەرزی هاوینەن و هەروە وەرزێکی گەرمە و پلەی گەرماش بەرزە کە لە ماوەی ڕابردوشدا کۆمەڵێک ڕابۆچوونە بوو کە ڤایرۆسە بە گەرما نامێنێت یاخود کاریگەری کەم ئەبێتەوە تەشەنەسەندنی کەم ئەبێتەوە بەڵام ئێستا هەما پێچەوانەکەی ئەبینین و ئەمە ڕوونە لە لامان ئەتوانێت بڵێن کە ئەم ڤایرۆسە ئەو نیشانانەی کە دەرەکەوێت لە هەموو کەسێکە بۆ جۆرە یاخود هیچ پەتایەکی کە هەیە لەم وەرزەدا بۆی ئێمە تووشی دوودڵی بکە بڵێن نەخێت تووشی ڤایرۆسی کۆرۆنا لەبێ پەتایەکی کەیە؟ بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم و سوپاسانەکەم بۆ ڕستانی دەفتە هیوادارم بتوانین سوودێک بە بینەرانی بەڕێز بگەین ئینشاءالله و پێش ئەوەش دەست پێ بکەم هیوای تندروست باشی و هەموو لایەکە خوازم داواکارم لەخوا ئەو نەخۆشانەی کە ئێستا ئەناڵێنم بدەست ئەم کێشەوە خوا شیفای خێریان بداین ئینشاءالله و بە سەلامەتی بگەڕێنەوە ناو ماڵ و مناڵی خۆیان. سەبارەت بە دەرکەوتنی نیشانە لە هەر نەخۆشیەک ینی لە ناسینەوەی هەر نەخۆشی اعتیما دەکاتە سەر ئەو نیشانانەی کە لە کەسەکە دەرەکەوێت هەرچەنە ئێمە کۆمەڵێک ڕێکار و ڕێگای تریشمان هەیە بۆ ناسینەوەی ئەو نەخۆشیانە کە ئەوە ڕێکارەکانی ناوتاقیگەن. ئێستا من تۆزێک گزافە بۆ قسەکەی جەناب شتەکەم نەگەوەی خەڵک گومانی لە نیشانەکان هەیە بەداخەوە تا ئێستا لە ناو کۆمەلگای ئێمە کۆمەڵی خەڵکن ئێستا هەر گومانیان لە بوونی کۆرۆنا هەیە. یعنی من خۆم چەند جار لەگەڵ کەسی گەنجم دیوە لە زانکۆلێکی پێڵم کوا ڕۆڵە دەمام کە کرد بۆ پێنیە کۆر دکتۆر هیچ نییە ئەڵێ فشەیە حاشاکم یانی آخر نابێت تۆ بە چاوی خۆت ئەبینی ئەموو دەیتەکانی لەبەردەستایە لە عالەم ئەم هەموو ئەمارە بڵاوە کرێتەوە یعنی قابلی ئێمە ئەم ڕقەمانە هەر لە خۆ بهێنین و بڕۆین لەبەر ئەوە شتەکە یعنی واقعێکی تاڵە بەداخەوە حزوری ئەمە باسی کوردستان نییە ئیتر تۆ ئەگەر تێکەڵێکی لەگەڵ مەلەفێکی ترا شتێکی تر من ئەمە قسە لێرە ناکەم ئەو حەقش نییە تێکەڵ بکرێت چونکە ئەمە ڕەبتی بە تەندروستی و سەحەتی خەڵک هەیە بەڕاستی ئێمە نەک ئەرکی منە بەتەنها ئەرکی هەموو مرۆڤ دۆستێکە لە بیری پاراستنی خۆی و مقابلەکانی هەبێت یعنی بۆیە بڵاوکردنەوەی وعی من دەستخۆشیەکەم لە هەموو کەناڵەکانی ڕاگەیان لە ناویان جەنابتان کە بەڕاستی گەیاندنی ئەم ڕاستیانە بە خەڵک و بڵاوکردنەوەی وعی تەندروستی بۆ خەڵک زۆر زارورە چونکە لە دیدی منەوە زۆربەی زۆری کێشەکانمان ڕەبتی بە سەقافەی تاکەوە هەیە لەناو کۆمەلگای ئێمە یعنی قرار نییە هەموو کەسێک ڤایرۆس ناس بێ یا ڤایرۆلۆجیست بێ یا بزانێ ئەوە چییە بەڵام قرارە هەموو کەسێ بەشی ئەوەندە زانیاری لابێت کە بتوانێت خۆی بپارێزێ لەو خەتەرانی کە ڕووی تێیەکە. سەبارەت بەو نیشانانی کە جەنابەت پرسیار لەسەری کرد طبعاً کۆمەڵێک نیشانە دەرەکەوێت لەم حاڵەتانەیە وەکو نیشانی هەر پەتایەکی تر کە جاران پێمانەوە ئینفلۆنزا ئیتر ئینفلۆنزای بەراز بێ یا وەرزی بێ یا شتێک لەوانە کۆمەڵێک نیشانە هەیە هاوشێوەن لەگەڵەوانێ لە پزیشکیە لە حاڵەتێکە پەتایەک بڵاو بێتەوە بۆ نمونە لە کاتێکە کە نەخۆشی کۆلێرا بڵاوە بێتەوە لە شوێنێکی دیاری کراوە هەموو جۆرە سکچوونێک مەفروزە مامەڵەی وەکو کۆلێرا لەگەڵا بکرێت لە کاتێکی وەکو ئێستاە کە کۆرۆنا هەموو جیهانی گرتووە کاتێک کە کۆمەڵێک نیشانەی وەکو لەرزوتا هەیە کۆکە هەیە پژمین هەیە هەناسەتونی هەیە ئەو بە بێگومانی ئیتر تۆ ئەبێ گومان لە خۆت بکەی کە ئەمانە نیشانەکانی کۆرۆنان بەڵام بەبێت دڵە ڕاوکێ ینی زۆر عادیە هیچ ترسی ناوێت ئەستان ترسی بۆچی حیسابکەوەی پەتایکی وەرزیت گرت بۆ شکلشەوەی ئەگەر خوا نەکردە یعنی جاری هەر پێویستە بەوە نیە سەردانی پزیشکیش بکەیت چی بۆ خەسەخانەش ئەو نیشانە خۆ لە ماڵە خۆت چارەسەر بکەیت ئەتوانی بەڵام کاتی ئەو نیشانانە دەرەکەوێت ئینسان مەسئولیەتی سەرشانێتی لە بیری ئەوە بێت کە خۆی و ماڵ و مناڵەکەی و چواردەورەکەی بپارێزێت یعنی چی تیابێت و هەفتەیەک لە ژوورێک بێت تێکەڵی لەگەڵ ماڵ و مناڵەکەتان نەکەیت بەداخەوە من لەم ڕۆژانەیە لە مارکێتێکە دووسێ علاگەداندا وتێ دکتۆر نەچی بەلایەوتم بۆ وتێ وەڵاو نەفەری داوتێتی کۆرۆنامە دەوتم جا ئاخر کاکە کابرا کۆرۆنایەتی چۆن بێت ئێرە و بێت تەماتە بکڕە با کەسێکیکە بنێرێ بۆ حاڵەتانە
بەداخەوە وەکو عرضم کردی لە سەرەتا ئەم مۆزوعانە ڕەتی بە ڕۆشنبیری تاک ڕۆشنبیری تاک لە ئێستا زۆر گرنگە و ڕۆڵ ئەبینێت. ئەنجا پێشتریش پێم وتی من ئەمڕۆ کەسێک تەلەفۆنی بۆ کرد وتی دکتۆر وەڵا لەبەر سپلیتە خەوتوم کەوا هەستەکەم تەشەنوژم کردووە و تام هەیە و تۆزێ ئاوە جارجار لەرزم لێت و سەرمان بووە پێم وایە منکرە پێەکەی وتم وەڵای دڵ لە دڵ کۆرۆنا تەبرا لەبەرەوە بەداخەوە ئەمە پێویست ناکە خۆمان تەزلیلکەین کۆرۆنا حاڵەتێکی ترسناک نییە. ئێستا وەرزەکەی ینی وەرزێکی بوو وەرزە ساردەکانیە کە بڵێ کۆمەڵێک پەتای وەرزی کە هەر ئێستا برا پزیشکەکانیشمان خۆیان ئەوان لە ئێمە باشتریش ئاگیان لێ دێتەکان لەبەر دەستیانەیە زۆر پەتا ئێستا باو نییە پەتایەکی ئەوتۆ لە ئارایان نییە کە ئێستا بڵێن وەڵا ئەمە کۆنفیوژنمان کردووە لێمان تێکچووە لە بینی کۆرۆنا و ئەویترا بە زۆری ئەم حاڵەتانە کۆرۆنان و تاقیگەکانی ئێمە ئەوانەی سلماندووە زۆر بە زۆری ئەو نیشانانەیە هەیە چوون لەوێ نمونیان لێ وەرگیراوە تێستەکە پۆزتیف دەرچووە. ئەنجا ئەو تێستەش کەسێ لە تاقیەکانی ئێمە ئەکرێت خەڵک نەوەیەک بێمتمانەیەشی هەیە بەرەزان ئەو تێستێک کە لە تاقیگەکانی ئێمە ئەکرێت بە سیستمێکە کرێت کە پێوتی ڕێڵ تایم PCR کە ئەوەی تر هەموو عالەمە هەر بەوە تەشخیصی ئەم حاڵەتە ئەکرێت. و من بۆ مێژوو شایدیە دەم ئەو کەسانی کە لەو بارایشەکەن پرۆفشناڵن یعنی زۆر لێزانن ئیشیان لەسەری کردووە ئەزانن ئەمە ئەمانەتداریە من کەسێک پۆزتیڤ نەبێت چۆن پێڵم پۆزتیڤە کەسێک پۆزتیڤ چۆن پێڵم نێگەتفە. ینی زۆر دکتۆر ببوو ڕەخسەکانشە پێ بڕم ینی خەڵک گومانی لە جۆری پشکنینەکەش کردوانی بۆ نمونە ئەو سوابەی کە پشکنینی ڤایرۆسەکەی پێکرێ کادەوترە زۆرجار ئەمە بەکاردێتەوە یاخود خۆی هەڵگری ڤایرۆسەکە یاخود ئێمە توش نەبووین بەڵام لە کاتی پشکنینەکەی ئێمە ئەم ڤایرۆسە توش خۆی لێت نەشارمەوە ڕازگۆ بم لەگەڵ تا پرۆسەی وەرگرتنی نمونە زۆر پرۆسێکی حساسە نابێ هەر کەسێک بیکە ئەبێ کەسی زۆر پرۆفشناڵ و زیرەک ئەوی شە بکات چونکە شتێک هەیە لە ناو تاقیگەکانە برا خوشکە پزیشکەکانی ئێمە ئەزان پێ ئەوتێ فالس نێگەتیڤ ینی پێ ئەڵێن نێگەتیڤە بز لە ڕاستیان نێگەتیڤ نییە چونکە ئێمە پرۆسەی وەرگرتنی سامپڵەکە ئەگەر زۆر بە زانستی وەرنەگیرێت ئەو کاتە ئەو نمونەیەکە چێتە تاقیگەلوێ ئەو بەڕێزانە پشکنینی بۆکەن دەرەچێ نێگەتیڤە نیەتی بەڵام لە ڕاستیە لەوەی هێشی بێت پرۆسەی وەرگرتنی نمونەکە خراپ بووە بە پێی بنەما زانستیەکان نەبووە. ئەو گومانانی تر کە ئەبرێ مەسەرەن ئەمانە ئەم سوابەکە خۆی تەلەوثی کردو کۆنتامینێشن ئەوانە بنەمایکی زانستیان نییە لە ڕاستیە. من واژ نازانم ئەو کەسانی کە خەریکن لەو تاقیگانە ئیشەکەن ئەوە بێخەبەر و بێئاگابن لەو مۆزوعانە کەسی بەرپرسیارن و کەسی شارەزان لە بوارەکان بەتوانە شارەزان بێگومان هاتە بە شەوەیەکی گشتی هەموو ئەو پشکنینانی کە لە کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانیش ئەکرێت لە نەخۆشخانەکانی تایبەت بە کۆرۆنا هەمویان بە شێوازێکی زۆر تەندروست و زانستیانە ئەکرێت. وەکو عەرزم کردی لە وەرگرتنی نمونونەکانە ئەگەر لەو ستێپا من خۆم چاودێریم نەکرێت تا بڵێم ئەوانە بەس وەرگرتنی نمونونەکان ئەگەر لەوێ هەڵە نەکرێ ئیتر وەرگرتنی ئەنجامی پشتینەکە توانی لە 100% احتیمالی لەسەرکەی حتا ئەوەندەی من زانیاریم هەبێ کە لەو بەرەزانە خۆیانم بیستووە هاوڕێم قسەم لەگەڵا کردوون جاری وایە کە خۆیان گومانیان لە نمونێکە بێت چەند جار تیکراریەکەن و دوو جار سێ جار تیکراریەکەنەوە جاران پێشتر ئەمان نار بۆ بەغدادیش بۆ کۆنفرم هەموو ئەو نمونانێک کە چون بۆ هات و مطابق بوو لەگەڵ ئیشەکەی ئێرەیە لەبەرەوە زۆر جێگەی گومان نییە ئەستان جێگەی دەستخۆشیە وجودێک ئەوانەی کە پێگومان لە شاساق بێت و هەمیشە تەندروست باش و ماندوو نەبن. دکتۆر ساڵح لە ئێستاە ینی ئەو پشکنینەکە لە ڕێگەی سواب و لە ڕێگەی لوتۆکرێ ئەوە پشکنینەکە هە لە سەرەتای هاتنی ڤایرۆسی کۆرۆنا لێرە و لە جیهانی شار بۆ شێوێ بوو بەڵام بێگومان شێوازی کردنی پشکنینەکان وردەوردە گۆڕانکاری بەسەرادێت لەبەرەوەی کە کاتێکی کەمتر بات و هەروە پشکنین بۆ زۆرینەی خەڵکیش بکرێت. ئێستا پشکنینی خوێن ئەگرە دکتۆر ساڵح ئەم پشکنینی خوێنە تا چەند ئەتوانین بڵێن لە سا دەر ئەنجامەکەمان بۆ دەرەخات. عرضت کەم بەنسبەت ئەم حاڵەتانە لە فحوسات ئەمە دووسێ ڕێگەمان هەیە بۆ ناسینەوەی ئەمە ڤایرۆسە باشترینیان ئەمەیە کە ئێستا لە تاقیەکانی ئەمە ئاکرێت کە تەریقی ڕێڵ تایم PCR دقیقترینیانە کە تەریقی مۆلیکولەر تەکنیکی پێوترێ یان تەکنیکی مۆلیکولەر بایۆلۆژی بەکارهێنن تیا طریقی تریشمان هەیە طریقی سیرۆلۆژی پێوترێ ینی لە ڕێگەی سیرەم و زەرداوی خوێنەوە ئاتەنەوەرە ئیگیرێ لەو کەیسەیە خۆی ڤایرۆسەکە کاتێک کە توشبوونەکە لە ئینسانە ئەگاتە قۆناغێت داخڵە بێ بە کۆندامی سوڕان ئەگاتە مەرحەلەی پێوتێ ڤایریمیا لەو کاتانەیە کە تۆ نازانی ئەو کاتە زەبت گەشتویانە گەشتووە ئەکرێ نمونەی خوێنەکە وەرگریت و PCRەکەی بۆ بکەی لەوێ بەڵام ئەوەی کە لە عالەمە زۆر باوە و زۆر زانستیە وەرگرتنی سوابە لە لوتەوە یا نەزەڵۆشینی پێڵێن شلاوی یەکئەدا لە دەمولوتی و ئەیکاتۆنا قاپێک و لەوە فەحسەکەی بۆ کرێ ئەوەی کە جەنابەت ئەزانم مەبەست چییە طریقەی دووەم طریقەی سیرۆلۆژیە ئەم طریقەی سیرۆلۆژیە عادەتەن بەداخەوە تا ئێستا ئەو کیتە کە ئێمە پێ ئەڵێن دیتێکشنی IgG و IgM لا ئێمە ئێشتا ئەوەندەی من زانیاریم هەبێ نات و خۆمی چێکم لەوانەیە کە داوام کردووە بێت و ئیشی لەسەر بکەم عادەتەن
ڕەچەوڕێگەیەکی زۆر دقیق نییە بۆ تەشخیصی ڤایرۆسەکە بەقەدەر ئەوەی کە ئێستا باو ئەکرێت. بەڵام شتێکی زۆر گرنگ بە ئێمە ئاڵێت ئەو جۆرە فەحسانە ئەویش ئەوەیە پێمان ئاڵێت لە کوردستان ئەتوانین مەسح بکەین لە کوردستان چەند کەس گرتوێتی و چاک بۆتەوە. مەسەلەن ئێمە ئەگەر کەسانێکمان بینی IgG-یەکان پۆزتیف بوو بۆ کۆرۆنا ئەتوانین بڵێن حاڵی حاضر ئەو نەفەرە ئێستا توش بووە و بە زمانی ئێمە پێڵین کەرنت ئینفێکشنیە حاڵی حاضر ئیسابەی هەیە. بەڵام ئەگەر IgG-یەکەی پۆزتیف بوو یعنی ئەمە پاس ئینفێکشنیە پێشتر توش بووە و چاک بۆتەوە. ئەوەی کە من زانیاریم هەبێ ئێستا لە تاقیەکانی ئێمە ئاکرێت ستیپێک ئەکرێت بینی و تۆزی خوێنی لەسەر دانێن ئەمە هیچ احتیمادی لەسەر ناکرێت ینی تۆ مەجبوریە چی ئەەکەیت چیەکەیش ئێمە بەدیلێکمان نییە بۆیە پەنا بۆ حاڵتانە ئەبرێ ئەو کاتە ئەگەر کەسەکە مەسەرەن دەرچوو گەشتۆتە مەرحەلەی شیفا ئەڵێ بەڵێ لێڤڵەکەت لەو ئاستایە و نەوەیەک سیگنالەکە ئەدرێ بە نەخۆشەکە و سەکینەتێکی ئەداتی کە بڵێ تۆ لەو مەرحەلای لەبەر ئەوە ئەگەر ئێمە بمانێ ئەو حاڵتە بم هیوادارم ئەو بەڕێزانی کە گویان لێمە ئێمە چۆن ئێستا کتی PCR متوفرە بتوانین کتی IgG و IgM کۆرۆناش کە ئێستا لە عالەمە هەیە و ئیشی پێکرێت داوا بکرێت و واژ نازانم زۆر گران بێت و بە جیهازی ئیلایزا ئەکرێت لە ناو تاقیەکانی ئێمە ئەو جیهازە تەواو زۆر متوفرە لە زانکۆ هەمانە لە زۆربەی خەسەخانەکان ئەو جیهازە حضوری هەیە و من ئەوەیشی زانیاریم هەبێت ئەو خوشکوبرانەی کە زۆریان هەلەوە چی خوێنکاری خۆم ببوون شاهدی بەهێزی و بەتواناییان ئەدەم لە تاقیەکان توان زۆر بە سەرکەوتوانە ئەوش ئەنجام بدەن لەبەرەوە من داواکارم ئەو کیتانش ئەگەر هاتووە دەستخۆشی یەکەم ئەگەر نەش هاتووە بهێنرێ بۆ ئەوەی خزمەتێکی باشە کات بەڕاستی حتا ئەو براو خوشکە پزیشکانی کە ئێستا نەخۆشێک دێتە لایەن بۆ ئەوی دسیژنێکی زانستی جوان بدەن بڕیارێکی تەواو بدەن کە ئەم کەسە چاک بە تۆ یا چەک نەبەتەوە ئەو فەحسە زۆر زەرورە لەوانەیە پرسیاری پلازمام لێ بکەیتەوە جەنابێت ئەو کیتانێک کە کتی سیرۆلۆژین بۆ پلازما زۆر گرنگن ینی ئێمە ئیساڵن کەسێک چاک بە تۆ پلازمەکەی وەرگن ئیکەینە کەسێککە من خۆم یەکێکم لەوان زۆر لەگەڵ بەکارهێنانی پلازما نیم بۆچی دکتۆر ئەزانی چۆنە چونکە کۆمەڵک ڕێکاری زانستی تایبەت هەیە لە کاتی بەکارهێنانی پلازما ئێمە ئێشتا نایانگرینە بەر کە نایانگرینە بەر ینی ئەوە نازانین دەکەم ینی ئەوە نازانین ئەو برا خوشکە پزیشکانە کە بڕیاردن پلازما وەربگرن لەوەی لە من باشترەوە حاڵەتانە بزانن بەڵام ئیمکانیەتمان نییە ئەو کیتێکی ئێستا عرضم کردی کە IgG و IgM مەفروضە هەر بە ڕێزێک چاک بۆ تۆ لە کۆرۆنا ڤایرۆس ئێمە بین قیاسی IgG-یەکەی و IgM-ەکەی بۆ بکەین بزانین بالفعل ئەو دژەتەنانەی کە دژی کۆرۆنا دروست بوو لە چ لێڤڵەکایە ئاستەکەی ئایا ئەو نەفەری کە وەری ئەگری ئیسفادی لەیەکە لەو ئاستایە ئێمەمانە ئێستا تا ئێستا ئیمکانێکی ئۆتۆمان لەبەردەستان نییە کە وەکو عرضم کردن لەوە چێن دەمبوونی ڕێگاوبان و خطوتی جەوی و ئەمانە تۆ زێمەشاکلی دروست کرد بێت ئەگینا ئێستاکەتەکان متوفرە زائداً عادەتەن بعضی حاڵەتی ئەلێرجی و ئەمانش هەیە ئەو براو خوشکە بەڕێزانم کە پزیشکن ئەوان لە ئێمە باشتر ئەزانن کاتێک کە تۆ ئەو چەند سیسیە پلازمایە 100 سیسی 50 سیسی بەپێ ئەو دۆزە خۆیان پێ ئەدەن ئەمە کۆمەڵێک لەوانەیە ساید ئیفێکتی شەبێ بەداخۆ کۆمەڵە کەسمانەیە لەوانەیە کاتێک کە پلازمان وەرگتوێ بعضی حاڵتی زۆر خراپیان بە دروست بێ ئەلێرجی بۆ دروست بێ بعضی مشاکلی تری بۆ دروست بێ لەبیر نەچێ ئەو پلازما ئێمە دێن بەو نەخۆشە تەنها دژەتەنی کۆرۆنا نیە 1 ملیۆن پێکاتێتی ئەمانە ئێستا بەڕێزێکم بینی باسی ئەوەیە کردن کە هەڵاڵە چۆتە ناو باخی حساسەتی کردو ئەو هەموو موادێک کیمیا گەبچێتە جەستی ئینسانێ ئەگەری هەیە کە کاریگەری نێگەتیڤی هەبێ بەڵام لەگەڵ ئەوشە لەبەرەوەی کە ئێستا علاجێکی دیاریکراوی محدد نییە بۆ بەکارهێنانی دژی بەرکەوتوانی کۆرۆنا و ئەوانەی کە توش بوون بۆیە ئەو خوشک و برا بەڕێزانەمان کە پەنا بۆم حاڵەتانە بن تۆ نەخۆشێکی لەبەردەسایە چارەسەرێکی لەبەردەستانیە کە لە 100% بیدەیتێ ئەی لێی بگەڕێ بمرێ ینی لێی بگەڕێ هیچی لەگەڵ نەکەی مەجبور تۆ هەبێت پەنابەی بۆ ڕێکارانە ڕێکارێکا بۆ ئێستا بۆ ئێمە لەو چ لەو باشترمان لەبەردەستان نەبێت بەگومان زۆر باشە دکتۆر ساڵح گەڕێمە بۆلات بەردەوامی لە گفتوگۆکانمان ئێستا چمەلای پەیامنێرمان هونەر ڕەسوول کە ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵماندایە هونەر سڵاوت لەبێت ئەم کاتۆ باش هیوادارم کە تەندروست باش بیت هونەر دوایین پێشهات و زانیاریەکان لە ڕانیە یاخود لە سنووری دەڤەری ڕاپەڕین لەسەر ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها ڕێکارە تەندروستیەکان و بە هەمان شێوە ڕۆشنبیری هاوڵاتیانیش ئەلەو دەڤەرە چۆناکە چۆن خۆیان ئەپارێزن و بێگومان ئەمە ئەوشمان پێ بڵێ کە ژمارەی توشبووان و هەروە ژمارەی قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا هەتاکو ئێستا لەو دەڤەرە بەکوێ گەیشتووە. سلااوان لێبێ سلااو لە بینێرانی گەلی کوردستان سەرەتا شنیار دەمەوێتەوە دەست پێ بکەم ئەم هەفتەیەش لە سنووری ئیداری ڕاپەڕین پشووی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە دو هەفتەی ڕابردوشدا بە هەمان شێوە پشوو بوو لە سەردەمی فەرمانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها تەندروستی و هێزەکانی ناوخۆ بەگشتی و دامەزراوانەی کە
پەیوەندی ڕاستە خۆیان بە ژیانی هاوڵاتیانەوەیە ئەم دامەزراوانە کراوە دەبن ئەگەرا بەگشتی سەرجەم دامەزراوەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین داخراون لە ڕاستیدا هاتوچۆ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئاساییە لەناو بازاڕ و شوێنە گشتیەکان یعنی ئێستاوە ئێمە دەیبینین یەکێک لە شقامە زۆر سەرەکیەکانی ڕانیەش نییە بەڵام بەردەوام هاتوچۆی ئۆتۆمبیل و هاتوچۆی هاوڵاتیان هەیە بەشێک لە هاوڵاتیان پابند لەناو بازاڕ و شوێنە گشتەکان کاتێک دێنە بازاڕ بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی ڕۆژانیان بەڵام زۆرینەی هاوڵاتیان پابندی ڕێنمایەکان نین بەداخەوە ئەگەرچی بەڕێبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین و بەڕێبەراتی خۆپاراستن بە شێوەی بەردەوام ڕێنمایی بە هاوڵاتیان دەدا و بە شێوەی جیاجیا تیمی بەردەوامی تەندروستی سەردانی بازاڕ و شوێنە گشتەکان دەکا هاوڵاتیان ئاگادار دەکات کە پێویستە پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن بەڵام بەداخەوە نەنیو هاوڵاتیانی کە دێنە دەرەوە هەتا بۆ پڕکردنەوەی پێداویستی ڕۆژانەشیان کەمترینیان پابندی ڕێنمایە تەندروستیەکانن بەگشتی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە سەرەتای نەخۆشی کۆڕۆناوە تا ئێستا 1870 پشکنین ئەنجام درراوە کە و لەم ڕێژەیەش 228 توشبوو تۆمار کراوە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کەم ڕێژەیە بۆ ئیدارەی ڕاپەڕین زۆر زۆرە لە سەرەتای نەخۆشی کۆڕۆنا بە درێژایی نزیکی 2 مانگ تا 3 مانگ تەنها 2 حاڵەت لە سنووری ئیدارەی ڕاپەڕین تۆمار کرا ئەمە لە دوای جەژنی پیرۆزی ڕەمەزانەوە زیاتر ئەم ڕێژەیە بەم ئاستە بەرز بووە کە لە ئێستادا 228 توشبوو لە سنووری ئیدارەی ڕاپەڕیندا هەیە کە 81یان لە ڕەگەزی مێن و 140یان لە ڕەگەزی نێرن بەداخەوە 6 منداڵیش لە ناو توشبووەکاندا هەیە لە ئیدارەی ڕاپەڕین تا ئێستا 9 هاوڵاتی بۆی نەخۆشی کۆڕۆنا گیانی لەدەستداوە و لە بەرامبەر ئەمەدا تەنها 37 هاوڵاتی چاکبوونەوە لە ئێستاشدا 19 هاوڵاتی تر لە 2 سنتەری چارەسەر ڕوبەڕبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا لە شای ڕانی و قەڵازی هەیە لە ژێر چاودێری پزیشکیدان یعنی ئەم ڕێژەیە ڕۆژانە ڕێژەکە زیاتر بەرز دەبێتەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە بەشێک لە ئامارەکاندا سنووری ئیدارەی ڕاپەڕین ینی تیایدا نەبوو کارەکەی ئەوە بوو کە دەکرێت بڵین کەمترین پشکنین دەکرا بەڵام دوای ئەوەی کە دەستگای مرۆیمان بەشێکی زۆری پێداویستی پزیشکیان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کە هەتا کیتی پشکنین و بەشێکی زۆری و پشتینان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین زۆر کەم ببوو چونکە ینی پێداویستەکە هەر ئەوەندە بوو بەڵام دەستگای مرۆیی مام لە چەند ڕۆژی ڕابردوودان پێداویستیانەی لەسەر خواستی ئیدارەی سنوورەکە گەیاندە سنووری ئیدارەی ڕاپەڕین کامەش بۆتە هۆی ئەوەی کە هەم تیمەکانی تەندروستی زیاتر ئەکتیو بن و پشکنین لە سنوورەکە جارێکی تر بە شێوەی بەرزتر دەست پێ بکاتەوە هەمووی بۆی ئەم کۆمەکەەوە بوو کە لایەن دەستگای مرۆیی مامەوە و جارێکی تریش سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین بە سەرپەرشتیارانی دەستگای مرۆیی مامی گەیاند کە پێویستە هەڵمەتێکی تریش بە هەمان شێوە بگەین لە سنووری ئیدارەی ڕاپەڕین چونکە دەڤەری ڕاپەڕین پێویستی زۆری بم کیتی پشکنین و پێداویستەکانی تری پشکنینی شەیە کە سەرزەمیان ئاراستەی بەڕێبەراتی گشتنە دروستی ڕاپەڕین کراتاوەکو کاریان لەسەر بکرێت شنیار جگە لەم دوو سنتەرەی کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەیە سنتەری کۆڕۆنا لە ڕاپەڕین لە ڕانیەوە لە قەڵازێ لە هەمان کاتدا ئێستاش بە شێوەی بەردەوام کار لە نەخۆشخانەیەکی گەورەی نەخۆشی کۆڕۆنا دەکرێت لە ناحی چوارخۆڕنە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کە نەخۆشخانەیە لەسەر ئەرکی خێرخوازانی سنووری ئیدارەی ڕاپەڕین ئەنی جێبەجێ دەکرێت دواکەوتنی تەواوبوونی نەخۆشخانەکە کە پرسیاری بەشێکی زۆری هاوڵاتیانە هۆکارەکەی ئەوەیە کەم نەخۆشخانەیە بە ئاستێکی زۆر باش و لەسەر ئاستێکی زۆر باش نەخۆشخانەکە بیناکراوە و بەشێکی زۆر ینی جێگای بەشێکی زۆری هاوڵاتیان دەبێت خوا نەخواستە ئەگەر ینی قۆناغەکە بگاتەوە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ینی هەوڵ نەدراوە لە ڕاپەڕین ئەم نەخۆشخانەیە کە دروست دەکەین نەخۆشخانەیەک بێت تەنها بۆ بە شێوەیەکی بچووک دروست بکەیت بۆ پێی کە دەڤەری ڕاپەڕین زیاتر لە 500,000 دانیشتوانی هەیە هەوڵ دراوە لەم ئاستەدا بێت کە نەخۆشخانەکە لە ئاستێکی زۆر باشدا بێت و ئێستا بەردەوامی کار لەم نەخۆشخانەیەدا دەکرێت و ینی چەند جارێکیش بەڕێبەری گشتی تەندروستی ڕاپەڕین و لە پشتیوانی ئیداری ئەم شارە داوا لە هاوڵاتیان و سەرمایه‌داران دەکەن کە زیاتر کۆمەکانیان بۆ نەخۆشخانەیە چەند زیاتر بێت بێگومان نەخۆشخانەکە زیاتر تەواو دەبێت و 2000 دەکەوێتە خزمەتی هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕین دوهامین شت کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە لەلایەن بەڕێبەراتی گشتی ڕاپەڕین و بەڕێبەراتی خۆپاراستن و بەشی ڕاگەیاندنی بەڕێبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕینش بە شێوەی بەردەوام ڕێنمایی بە هاوڵاتیان دەدرێت تاوەکو نەخۆشیەکە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کۆنتترۆل بکرێ و من دەگەڕێم وەلایەوە دەسەکانە خۆشخونە سوپاس بۆ تەواوی زانیارەکانت بە هیوای تەندروستێکی باش بۆ سەرجەم دانیشتوانی سنووری دەڤەری ڕاپەڕین بەڵێ بینەرانی خۆشەویست لەگەڵ دکتۆر ساڵح گفتوگۆکانمان بەردەوامی ئەدەین دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا دکتۆر ساڵح زۆر جاریانی گلەی ئەوەژەکرێت لە ئێوە وەکو مامۆستانی زانکۆی خۆی دکتۆرانی کوردستان و شاری سلێمانیش وترێ بۆ ئێوە ینی دەست ناکەم بە توێژینەوە لەسەر ئەم ڤایرۆسە بۆ تا ئێستا توێژینەوە نییە کە ئایا ئەم ڤایرۆسە
بە بەردەوامی لە گۆڕانکاریدا یاخودنا لە ماوەی ڕابردووە بەشی بیۆلۆژی زانکۆی سلێمانی بە تەما بوو کە تاقیەک دابمەزرێنە تایبەت بۆ شیکاری ئەم ڤایرۆسە. هەوڵەکانی ئێوە بەکوێ گەیشتووە؟ ئایا هیچ پلانێکی وا هەیە؟ بەڵێ سەبارەت بە ئەنجامدانی توێژینەوە جارێ هەر حەزەکەم شتێک ڕوون بێ لە بەرچاو جەنابتان ئەگەر تۆ بتەوێت توێژینەوەیەک ئەنجام بدەیت ڤالیویەکی زانستی و کێشێکی زانستی باشی هەبێت و شایانی ئەوە بێت کە ئەتیمادی لەسەر بکرێ ئەمە پێویستی بە چەند شتێکە. یەکەم پێویستی بە تاقەیەکی مرۆیی زۆر باش هەیە کە من گومانم نییە ئەوە هەیە لە ئێمە بە زیادەوە تاقەی مرۆییمان هەیە، ئێمە توانای مرۆییمان هەیە. دووەم پێویستی بە ئیمکانێتێکی مادی باش هەیە بەداخەوە، یعنی ئەمە بێ بڵم بەداخەوە، چونکە لەم فترە پێشوە تقریبان لە سەرەتای قەیرانەکە ئێشتا ئاوا بەداخەوە ئەم کێشەی کەسە گەشتە ماسە لێرە نەبوو. بەڕێزکا کە دکتۆر ئارام وەزیری خوێنی باڵا ئەلانی گرانتێکی کرد کە کێ ئەوێت توێژینەوە لەسەرەوەکە. ئێمە تیممان دروست کرد، تیمێکی گەورەمان دروست کرد لەسەر ئاستی کوردستان. تیمەکە لەوە چێ نزیکی 25 بۆ 30 کەس لە خۆگرێ لە پسپۆرە جیاجیەکان کە نزیکن لەم حاڵەتانەوە، لەگەڵ ئەو تیمێ بەڕێزەی کە ئێستا لە سێمانیا و مامۆسای زانکۆن و لە کۆلیجی پزیشکی و ئەمان هەموو مەجموعێکین بەیەکەوە پرۆپۆزەڵاتمان هەموو حازر کردووە و طبعاً بەرزمان کردو بۆ وەزارەت و لایزار لەوەیە. من لە ڕاستی ئێستا ئابدێتی ئەو پرۆژەیە نازانم لە چیایە، بەس لەوە ئەچێ لەوە شتێ بگەم کە پێویستی بە بڕێکی باش پارە هەیە و ممکنە لە وەزارەت تا ئیمکانێتەکە محدود بێ. هەرچەند بە نەزەری من ئێمە هەرچێکمانەیە لە کوردستانە هەمووی لەدەست بدەین بۆ ئەوەی خەڵکی کوردستان بمێنێتەوە. بە نەزەری من ئەوە ئەسڵی ئیشەکەی، یعنی من ئەمڕۆ ئۆتۆمبیلم پێ نەبێ بەس ماڵ و ناڵەکەم سەلامەت بێ، حتا خانوم نەبێ بەس ئەوان بمێنێت، چکوانە دروستە بنەوە، ئەوانە دروستە بنەوە. لەبەرەوە ئەوە یەکێ لە کێشە ئەساسیەکان بوو لە مۆزوعی توێژینەوە. یەکێکی تر لە ئەوانە نەبوونی تاقیگەی، چونکە ئەم جۆرە توێژینەوانە تاقیگەیەکی لە لێڤڵێکی زۆر بەرزە ئەوێ کە ئێستا وردە وردە خەریکە ئێستا ئەومانە هەیە، بەڵام بەداخەوە ئەو تاقیگانی کە ئێستا ئێمە هەمانە ئەوەندەی سەرقاڵی ئەنجامدانی ئەو پشکنینانن کە بۆ نەخۆشەکان نەکرێت تۆنات لە کوواچێویشەکە ینی و طبعا باسی زانکۆی سلێمانیت کرد. من ئاگدارم ئێمە 2 جیهاز ڕێڵتایم PCR لە بەشی بایۆلۆژی لە زانکۆی سلێمانی هەیە، سکوێنسەری لێ، بەڵام وەکو عەرزم کردی پێویستی بە کیتە، پێویستی بە کۆمەڵک موادی تایبەت هەیە. ئەمانە تا ئەم سات و ساعاتەکە ئێمە قسەیەکەن متەوەفر نییە لە بەردەستانی بەداخەوە. بۆیە من ڕوویدەم ئەکەمە ئەو بەڕێزانی کە مەسئولیەتیان هەیە بە پرسیارەتیان هەیە، ئەگەر ئەوان هاوکاری توێژەرەکان بن، من وازم توێژەری زۆر باشمان هەیە. هەر ئەوانەی کە لە وڵاتی ئێمە ئێستا لەوەی ئێمە بەداخەوەم قسەیە کەم پێم ناخۆشە، ئەگەر لەوەی قەدر و ڕێزیان زۆر نەزانین، هەر ئەو بەڕێزانە کاتێک چوونەتە دەرەوە لە پرۆسی توانەسازی یا بۆ خوێنی ماستەر دکتۆرا ئیشی زۆر عەزیم و گەورەگەوریان ئەنجامداوە. بەڕاستی ئێستاش ینی خەڵکمان هەیە لە ئاستی گۆڤارە زۆر گەورەکانە، زۆر بەرزەکە، ئاز بەرزەکانە ئەلەم کوردستانەیە کە ئیمکاناتمان محدودشتی زۆر باش بڵاوکات و بۆیە من داواکارم ینی کاتێککە تەمان خەڵک مافی خۆیەتی، خەڵک حەقیەتی ئێمە بکات، من خۆم گلەی لە خۆمەکەم، خەڵک مافی خۆیەتی، چونکە من ئەگەر خەڵکی پسپۆڕم بۆ ئەم سات و ساعاتنێ بۆ چیمە ینی خۆشتان بەبارودۆخە دڵتەنگ دڵتەنگی زۆریش من هاوڕێی خۆم هەیە هە لە کەناڵەکانی جەنابتان بەنامەی تەقدیرکردن فەقیرە لانی لە ناو ناخی خۆیان نازان چۆن خۆی بخواتەوە نەبێت تاقەتەوە نەماندووە، یعنی تۆ کە ئیشت لەبەر نەڕوا ئیتر قورسە زۆر ناڕەحەتە. چی بکەین؟ خۆ ئەم ئیشانە شتێک نییە من بێم ینی پسپۆڕیەکە وایە، من ئێستا ئەگەر پسپۆڕیەک بێ بچم دوێ ئەمڕۆ کەسێکی بەڕێز من لە کۆلیژەکەی خۆم هاتە لام وتی ئێمە توێژینەیەکمان بڵاو کردووە لەسەر کۆرۆنا. من تەمان شتەکەم بینی بوتم دەستان خۆش بێت لەشان ساڕێ، بەس من ئەو نەوع توێژینە زۆر بە توێژینەوە نازانم، چۆن ئیدارەی کۆرۆنا کراوە لەوێ و چۆن ئەوە کراوە. توێژینەوە ئەوەیە من بێم سکوێنسین کەم بۆ جینۆمی ئەم ڤایرۆسە، بزانم چی گۆڕانکاریەکی هەیە. هەمان ڤایرۆسە ئەمەی من لەگەڵ ئەوەی ئێرانە جیاوازی هەیە، لە کوێ بازان ڕوویداوە، بۆچی مەسەلەن بەعزێ حاڵاتمان هەیە لە فڵانە لە مناڵ، یعنی یەکێ لەو شتانێک ئێمە هەمومان کۆنفیوژن بووین کاتێک کە باسی ئەو کەسانەکەن کە ڕسک گروپن. ئێمە عادەتەن چەند کەسێکمان دێتە بەرچاو. یەکەم ئەوانەی کە بەتەمەنن، چکەوەی کە بەتەمانە کۆندامی بەرگری بەرەو لە ئاوازیە ڕۆشتووە، معارەزە توش بێ. دووەم ئەوانەی کە منداڵن، چونکە جیهازی مەناعین بەتەواتی پێ نەگەشتووە، معارەزە توش بن. سێم ئەوانەی کە گرفتی تەندروستی لە ئەوکی تریان هەیە، ئەنواعی هەیە ئەم حاڵتانە. ئێستا بەعزێ حاڵەتە بینین ئێمە
مەسەل لە ناو مناڵە کەمترین ڕێژەی تۆمارکردن هەیە لە مناڵە و تەفسیرێکشمان پێ نییە بوو بێگوان ئەمە جێی دڵخۆشیە بەڵام ئەگەر بۆ الحەمدلله بکرێت من لە کەناڵێکی تیا بەڕێزە پرسیاری لەکردمتیەوە چییە ئەڵێن کوردستان نازانم ئاوایە ڕێژە ئەو کاتە ڕێژەکانەوە بەرزن بۆتم بۆ حەسادەتەوەی پێت ناخۆشە یاخۆ کەس توش نەبێ یاخۆ کەس توش نەبێ بەڵام لە ڕاستیە ئەمانە هەمووی حەچی قسە ئەکرێ لای من لای تۆ لای ئەو زۆربەی زۆری گریمانەیە بەداخەوە چکەمە دەیتەیەکی زانستیمان لەبەردەسانیە ئێستا بتوانم بە ڕقمێکی دقیق نەک من هەر هیچ شتێکی لەو بەڕێزانە یعنی ئەو بەڕێزانی کە ئێستا لە سنتەرەکانی کۆرۆنا ئیشەکەن ئەوە لە خەمی ئەوان بەدەم نەخۆشەکانەوە بن نهان پەرژێتە سەر توێژینەوە یعنی لەکوێوە فەقیر لە توێژینەوە بکە من نەفەری وازانم نزیکی 16 ساعت لە ناو تاقیەکان ناتۆتە دەرەوە ئاخر دێمە خۆمیش بەشەرەوەکو ئێمە پێویستی بێستراحەتە پێویستی بەوە توانای زۆر زۆر باشە خەڵک ئەو گلەیانەی کای سەر چاومن گلەکان لە جگای خۆیان بەڕاستی گلەکان هەنیکە ڕووی لە ئێمە کانیکە ڕووی لە حکوومەتەکە لەبەر ئەوە مەفروزە تۆ ئەگەر من بیستمە بینیومە کاربەدەستان لە وڵاتانی ترە کە هەڵبژاردن و ئانەکەنێکی لەو شتەخاڵانی منافەسەکەن ئەڵێ من ئەوەندە بودجەدانێ بۆ توێژینەوە یعنی دوو سێشت هەیە ئەتوانین ئێمە وڵاتی زۆر پێش بخەین یەکێک لەوانە دکتۆرەگەر بە کورتی بکرێت پسپۆری ئیتیمامدان بە پسپۆری زۆر گرنگە یعنی ئێمە من ئێستا پسپۆریەکی دیاریکراوم هەیە ئیتر خۆم جورئەت بەخۆم نادەم چم لە شتێکی تر قسە بکەم خۆلەوانیش زانیاریم هەبێ لەسەری دووەم یعنی مەفروزە توێژینەوە و گرنگی توێژینەوە لای بەرپرسانی ئێمە فعلەن بگاتە ئاستێ بزانن کە ئەمە حاجێکی ملحە ئێمە ئیشمان پێێتی پێویستمانە ئێمە لە زروفێکی ئاوا ئەزانین WHO سەبی بۆ لای ئێمە ڕقمێکمان لا نییە زۆر هەر لەوانەیە بتوانین بڵێن ئەو نەکەسمان کەس پشکنی کردەوە یعنی ئێستا بڵێن ڕێژەی مەلاریا لە کوردستانە چەنە لەو چە ڕقمێکمان لا نەبێ بڵێن ڕێژەی H1N1 چەنە لەو چێ دەیتێکی دقیق لەسەر ئاسی کوردستان بۆ داهاتوو ژانی زۆر ترسناکە کە تۆ ئێستا ئەم ژمارە ئامارانت دانا زانی چوانە بەڕێزەکەم ئێمە کاتێک کە ئەمانەوەی لەگەڵ ئەو ڕێکخراوە نێودەوڵەتانە قسە بکەین هەڵبەتە ئێمە باسی من نییە باسی دەوڵەتە ئەوان زۆر خۆ بە عاتیفەی من ناتوانن سەرنجیان ڕاکێشین وەڵام ئەمە میلەتێکی نوامان لێکراوەمان لێکراوەمان من لە تۆکیۆ بۆم ئەم قسانەمە کرد خەڵک پێیەکەنی لەوێ بەس کاتێک توێژینەوەکم پێ لەسەر کاریگەری چ کیمای پیشانە دەم ئەوە سێت ستۆپەکە یەکسەر لەبەر ئەم دەیتیانە خۆی زمان حاڵی خۆی هەموو کەس دێت تێگا لەسەر ئاسی دنیا بۆیە پێویستە بەرپرسە بەڕێزەکانی ئێمە لەوە حاڵی بن ئێمە بە زمانی توێژینەوە ئەتوانین گفتوگۆ بکەین لەگەڵ عالەمە ئەتوانین بچینە پێشەوە ئەتوانین ئیجباریان کەن بێن هاوکاریمان بکەن زۆر سپاس بۆ تۆ دکتۆر ساڵح گیان سپاس بۆ وتەکانە سپاس بۆ تاوی زانیارەکانت هیوادارین کە لێرەشەوە پەیامەکەی تۆ بگات و هەروە ئاوڕێکی جدی لە ئێوە و هەروە لە هاوڕەکانی ئێوە بدرێتەوە کە دکتۆر و هەرێکەوە پێکومان بە پێ پسپۆڕە جیاجەکان کە ئەتانەوێت خزمەت بکەن بە خەڵک و بەکەردی تەندروستی دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ جەنابتان مەندوو نەبن لەگەڵ تۆشا زۆر سپاس بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشتان پێشکەش کرا هیوادارم کە سوودتان لە تاوای پرۆگرامەکە بینی بێت دووبارە بە هیوای لەش ساقی بۆ گشت لایەکتان ئێوارێکی خۆشماڵتانە